کاک نەجات ئەو مارە لەوە تێک چووە بەدوای کارتی نیشتیمانی و زانیاریدا دەگەڕام. کاک نەجات ئەگەر لە دوی کارتی نیشتیمانی دەگەڕێ دەبی مارەکەی وا تێک دەی ئەو مارەی جەنابەت لە مێژە تێک چووە. ئێستا کە من هاتیتمەوە تێک ناچی ئەمن ئێستا دەزانم و خزمەتی بابی خۆم دەکەم. کوڕم ئەمە زۆر لە مێژە خزمەتی دەکەم. ئەو قسە قەڵاوانە چێ دەکەی؟ ئەدی دکتۆرەکەی لۆم گرتیا من؟ دیارە لۆی وەزعی وایە. بابەتلان وەرە بڕۆین. چێ؟ ئەمن چێ؟ دکتۆرەکەمە دکتۆر دکتۆر چێو دەبێ؟ چێو دەبێ؟ بەمە حەمامی سەر دەشۆم وەرە. سەر دەشۆم دەستم. نازانم میرداچی سەری شوشتێیان نا. ئەتو داچ میری دێناسی؟ ئەوگۆ چێنە؟ بڕۆ لە دەرێ ئەوگۆ ناناسە بڕۆ لە دەرێ بڕۆ ئەوگۆم نایە بڕۆ لە دەرێ. مام فارس وەرە با بچینە حەمامە هێور بۆ دەی باشە؟ بڕۆ ئامۆزا بڕۆ ئامۆزا بڕۆ. باوکە گیان برسید نییە؟ کچم کەی وەختی نانێت درم وەختە بتەقی. ئاخر لەبەر مام فارس برسیە بێ دەچم خواردن دروست دەکەم. بڕۆ نانەچ حازرکە. ئەو کارتەی نەبینمەوە میر هەموو سەرۆت و سامانی بابی بە نای خۆی دەکا و منیش دەست بە تاڵی لۆی دەرەچم. باوکە گیان برسید نییە؟ کچم کەی وەختی نانە من مێشکم لای ئەو کارتە نیشتیمانیەیە. ئەرێ نەبڕایەوە ئیتە بەسی کە باوکە گیان. کچم ئەتو لەو کوڕی نێزییکی بەڕای تو ئەو کوڕە نەیشاردتەوە. باوکە میر کوڕێکی زۆر فەقیرە ئەو شتانە ناکات. کچێ تو سوانی ئەم بڕوا ناکەم حەوی لە بەسەری ئەو کوڕەیە. وەرە بابەتان وەرە بەو قوربانتم. ئەڵڵا مامی منیان چەند جواشتووە. وەرە دانیشتە مامی گیان. وەرە دانیشتە. با من بڕۆم خواردنی بۆ بێنم. ئەرێ وەڵا شتێک لە بۆ بینە. بابەتێنیت نییە؟ ئەم لە تو حسابمان مایە ها پێکۆ قسەی دەکەین. بابەتان بە قوربان چ ڕشتی تاو بێ بەم. ئەوە چییە؟ نازانم چوزانم. ئەوەیە کە لە دوی دەکەوێت. هاو ئەگ ئافرین کوڕی مرد ئەمن پێویستم ئەبەوانە بوو. بەڕاستی پیاوی هاتم کار نەزانم. بابەتان نانەکەت قوربان. جواب برسی نییە ناخۆ. نانە قوربانە. تۆ بێ بە من حەزەکەم. ئەی تۆ نان ناخۆی؟ ناوەڵام برسی نییە. لێدە کار نەجات. ناخۆ. ئەوە لەگەڵ ئاشنا خانش قسەم کرد. دکتۆرەکەیە دکتۆری زەهایمەرە. جا ناوی چ بوو ئاشەخان؟ دکتۆر کاوێز باوکە. دکتۆر کاوێز. بەرەن دکتۆرەکی زۆر باشە. ئەتۆ ڕەئیت چێ لەسەر وی؟ کوڕم بەدڵی خۆت بکە